تماشاوان رزدار افدمی و باش بیتو هویا دمین خوش و سلامت بود خازین اس نظیر کادانید گلو دامه بو پیشکش کرنا خلک کادیش برنامه و برنامه کردی ناو نشانه وی خلکی جی الدور وی بابیت خاریه چند وانه اش ریفراندومه مدوید بپرسین ما چبری خدانک هبیتن جبو قناغا پشتی ریفراندومه چوانه کا سیاسی الریفراندومه دبدسمه کویتن آیا هیچ وانه که آبوری ات انجام دانا ریفراندومه دبدسمه کویتن هر وصا مدوید بپرسین ریبوچی ولاتین دوروبر مترسی هیا اش انجام دانا وی ریفراندومه هر وصا ریبوچی نها ولاتین جیران زور بگرمو گوری هاتی نسر خطو دجی ریفراندومه راوستیاینه مدوید بپرسین ام وک کرد جبو دمکی نزیکو کرد خاین چبکین جبو وی قناغه هر وصا مدوید بپرسین ادبیجن نابیت هر گلک دیو کشو هوای خو سر بخویا خو راب گهینیتن اره اوی چه راستی بو هیا لیسان مدوید بپرسین چوا سر بخویا بیر کرنوی راب گهینین اوو چندین پرسیارن دیتر دهینا راستکرن بو زور برس مامستا عبدالرحمن صدیق قراتناکا گرم جناب سیدایت کیم خیر بی سر چوا مامستا سلام بس مامستا وکا ما آماجه پیدای ما چه بری خدانک هبیتن جبو قناغا پشتی ریفراندومه بله بنای خوای بخشنده مهربان بڕوانە ئێمە دوو زاراوەمان هەیە دوو مستەڵەحمان هەیە یەکێکیان فێربووین پێی دەڵێن گرفت ئاریشە ئەویدی پێی دەڵێن قەیران ئەم دوو زارە یەکێت ناوبەرەوەندە بەڵێ ئەم دووە لە چۆ وەرمانگرت ئەگە بزانی لە سەردەمێک کە بە عەرەبی دەمانگوت موشکیلە کردمان بە گرفت و ئاریشە وەختێ دەمانگوت ئەزمە کردمان بە قەیران وەختی ئەم دووەش عەرەبی لە چۆ وەریگرت گرفت یان ئاریشە لەگەڵ مشکلە لە پرۆبلم هات لە ئینگلیزیش پێی دەڵێن پرۆبلم کاتێ دەڵێن قەیران و کاتێک کە دەڵێن ئەزمە ئەو لە چۆوەرگیرە لە زمانی ئینگلیزی لە کرایز کەواتە کرایز و پرۆبلم جیاوازی چییە کەواتە ئەزمە و مشکلە جیاوازیان چییە کەواتە گرفت و قەیران فەرقی چییە دەڵێن کاتێک کە دەڵێن ئێمە گرفتێکمان هەیە یان ئاریشەیەکمان هەیە بە معنە مشکلەیەکمان هەیە تۆ باش دەزانی وشەی مشکلە أشكال يشكل مشكل إشكال شكل كأنه قرفتك وآريشيك توشي منو تو دبي توشي هرم دبي توشي دولة دبي أو قرفتو آريشيا بوي بيدلن مشكلة چونك بيشتر مشكلة يا قرفتك وك أو من ديوة شكلي لودتي أو لا شرع بيدلن أشكالي زورة لمرنجة هي بيدلن قياس بوي قياسي لسردك يعني بو معنايا أو نوع قرفته كم بيدلن مشكلة پێی دەڵێن پرۆبلم لە زمانی ئینگلیزی چەندین جار ڕووی داوە و توانیمانە چارەسەری بکەین وەختێک کە جارێکی دیدێتەوە بوون دەتوانین بزانین چۆن چارەسەری دەکەین چونکە چیمان لەگەڵیداە تەجروبێت بوری وەربگرین ڕاستە قەیران چییە قەیران وەختێک دێتە بوون پێی دەڵێن قەیران پێی دەڵێن ئەزمە پێی دەڵێن کرایز بە نسبەتی ئەو شخصە بە نسبەتی ئەو گەلە بە نسبەتی ئەو هەرێمە شتێکی تازەیە پێشتر نەیکردووە نازانێت چی بکە کەواتە هەر گرفتێکی سیاسی لە هەرێم ڕوویدا بێ ئیشکالە مشکلەیە گرفتە ئاریشەیە دەتوانین چارەسەری بکەین چونکە کردومانە لە پێشتر ئەرێ ئێمە بەری 100 ساڵ و 200 ساڵیش ئێمە قەت ڕیفراندۆممان لە کوردستان کردووە نەکردو ئەو یەک جار ئەوە یەکەمین جارە ئێمە بە ڕسمی و بە فەرمی بچینە سەر سندوق و چۆن دەڵێ مودەیەک هەبێ و ماوەیەک هەبێ بۆ بانگەشە و خەڵک بچێ بە بەڵێ و بەنەخێر بە شێوازێکی فەرمی ڕەنگە لە تەمەنی گەلی کووردا ئەوە یەکەم جار بێ بەم شێوازە لە ئەنجامی ئەمە هەندێک چی قەیران دروست دەبێ بۆیە ئێستا دەبینی گەلیمە و خەڵکیمە سیاسەتمەداریمە تۆزێک حائرە چ بکە چ نەکا بەرچاوی ڕوونە ڕوون نییە چونکە بەری ئێستا گەلی کورد هەنگاوێکی وەک ئەمەی نەهاویشتووە کەوتە بۆ بێ قۆناغە تازە چ بکەین لە ئەنجامە ئەمە پێمان دەڵێ یعنی مشکلەی یعنی ئەو جیاوازیانت پێ بڵێم ئێستا ئەو جیاوازیانە ئەوەیە کە لە ڕاستیدا ینی چۆن دەڵێ مشکلە متوقع بووە تەوەقوعمان کردووە پێشبینیمان کردووە بۆیە چارەسەرەکەن قەیران تەوەقوعمان نەکردووە بۆیە ئێستا هەندێک پشتی ڕیفراندۆم هەندێک قەیران دێتە پێشەوە کە پێشتر نەمانزانیوە چۆن دەبێت لە کاتی گرفت یا مشکلە یان ئاریشە وەختت هەیە وەختێکی زۆرت بەدەستەوەی دەتوانی لەگەڵ ئەو وەختە چارەسەری بکەیت لە وەختی قەیران کاتت گەلک کەمە پێویستە زۆر بەپەلە یعنی بیت ئەوانە پێڕابگەیت لە عینی وەختیشە ئەوە تەیەکە یعنی لە کاتی ئاریشە لە کاتی گرفت لە کاتی پرۆبلم لە کاتی مشکلە
کۆمەڵێک چارەسەر و حەلی زۆرت هەیە لە کاتی قەیران کەمە چارەسەرەکان زۆر کە من دەستی بۆ بەری هەوڵدانێکی زۆری دەوێت هەموو ئەمانە پێمان دەڵێت لە ڕاستیدا ئێمە ئێستاکە پشتی ڕیفراندۆم قەیرانێکمان هەیە ئەم قەیرانە تازەیە چونکە پێشتر ڕفرەندۆممان نەبووە کەواتە بۆیە گەلک گرنگە لە ئەڵلقەی پێشووتریش گوتم ئێمە پشت ببەستین بە ئەزمون و بە خیبرە و بە چۆن دەڵێ ئەزمموی گەلانی دیکە و کەسانی پسپۆڕی دیکە کە ئەم کاریان ئەنجام کەوتە بێ قۆناغانها مامۆستا سیفەت و ساڵوخە ڕاست یەکەم شت مادەم لە قەیران بووین طبیعەتی قەیران وایە دەڵێن پلە بە پلە زیاد دەکە ینی بە پێچەوانەی گرفتەوە گرفت وردور کەم دەبێتەوە ئێستا بڕوانیت ئەم واقعی من قسەی تێدا دەکەم وەک ئەخفتەنەوێتە دەر ینی بەردێک فرە دەدەیتە نێو ئاوێکەوە بازنە 1 2 3 خودی زۆر دەبێت کەواتە دەبێت لە فترەی لەم ماوەی قەیرانە ئەم قسەیە بۆ دەکەم ئەم قسەی لەبەر ئەوە دەکەم گەلی مە و خەڵکی مە بزانێ ئەم کارە و ئەم شوولە تەواو نەبووە هێشتا سەرەتاکەیەتی بیدایەتی ئەم کارەیە اینجا عادەتی قەیران و کرایز و ئەزمە ئەوەیەکە ورد زیاد دەکە کەواتە صفەتی دووەمی ئەو قۆناغە چ دەبێت کە ئەگەر ئەوە ورد زیاد بکات دەبێت زۆر بتانی بە ئاسانی کۆنتترۆلیکەی کۆنتترۆلی نەکەی لە دەستت دەردەچێت کۆنتترۆلی نەکەی لە دەستت دەردەچێت چونکە لە یەک کاتدا لە هەموو لایەکەوە هێرشت بۆ دیە هێرشەکانی جیاوازن هەندێکی سیاسی کۆنتترۆلکردنیدا تەنەزڵت ناوداهەنە نه یعنی بەو مانایی کە لە هەموو لایەکەوە هێرشی چۆنەڵێ جەنگی دەرونی لەگەڵدا دەکەن هەڕەشەی ئابلوقەت لەسەر دەکەن هەندێکیشی جێبەجێ دەکرێت بۆ نمونە ئەمە لە ڕاستیدا لە سیفەتەکانی ئەو قۆناغەیە کە پێی دەڵێن قەیران اینجا لە عینی وەختیشا بەدیلێک ئەدۆزیتەوە تۆ لە کاتی دوای لەگەڵ ئەم قەیرانە هەر هەنگاوێکی تازە بنەی بۆ گەل تازەیە یعنی گەلیش بیری لێ دەکاتەوە ئەمە هەمووی لە کتێبە هەیە ئەم بابەتە دەڵێ یعنی وەختێکە تۆ لە قەیراندا دەبی وەکو قەیرانی دوای ڕفراندۆم کە دروست دەبێ هەر چارەسەرێک کە دۆزیتەوە چارەسەرەکە تازەیە گەل نەیبیست و نەیبینیوە لەبەرەوە گومانی هەیە لە بەدیلەکە گومانی هەیە لە هەنگاوی دووەمە کەسە نمونەیەک پێ دەڵێم لە دوای ڕفراندۆم شتی تازە چێ ئێمە کردوێتمان ئەوەیە کە دەڵێ گۆڕینی ناوی لیژنەی باڵای ڕفراندۆم بۆ بەسەلەن سەرکردایەتی سیاسی کوردستان داش عێراق لە شەقامە هەتا سیاسەکان هەتا حیزبە هاوپەیمانەکانت گرفتێکی مدمانش دابەزیە گرفتیان بۆ دروست بوو ئەو داشتێکی ئەو عێراقەتی ئەو ناوە بۆ هەیە یعنی نەهاتون ڕوونیکەنەوە بۆ خەڵکەکە بە زووترین کات بۆچی وایە کەواتەوە یەکەم هەنگاوی تازەیە ئەوە نمونەیەکە لەو نمونانە لە کتێبە بە شێوازە نەزەرەکەی دەڵێ گومان دروست دەبێت هەنگاوێکی تازەش دەنی چونکە گەل تێناگەی بۆ ئەم هەنگاوە نرا لەبەرچی نرا بۆچی وابوو پێویستی بە ڕوونکردنەوە نەدەی خەڵک گومانی بۆ دروستە بێت لە هەنگاوی دووەم لە هەنگاوی سێم لە چوارم بەو شێوازە هەر لە سیفەتەکانی ئەوەیە کە لە کاتی قەیرانە حەلی سحری و سەریع نامێنێ حەلێک وا بە ئاسانی و بە سەریعی بێ حەلەکان تاخیر دەبن چارەسەرەکان تاخیرتر دەبن و درەنگتر دەردەکەون هەتا لەو عینی وەختیشە ئەوەت بۆ دروست دەبێ لەم کاتی قەیرانەی کە دروست دەبێ کەی پێدەوترێ قەیران کەی جێگەی بایەخ و احتیمامی زۆربەی خەڵک بێ زۆربەی خەڵک احتیمامی پێدا زۆربەی خەڵک جێگەی بایەخێتی دەوڵەتانی دنیا هەمووی بایەخی پێدەن دەوڵەتانی دەوروبەر هەمووی بایەخەتێکی ئیجابیە وێگافتی لە عینی وەختە ئیجابیە لە عینی وەختیشە ئەگەر نەزانی چۆن بەکاری بێنی و چۆن مامەڵی لەگەڵدا بکەیت نێگەتیڤ لەوەی خراپ بێ لەوەی زەرر لێبدا لەوەی زیانت لێبدا لەبەر چی لەبەر ئەوەی دەڵێن چۆن لە ماڵێکدا منداڵێکی تازە لەدایک دەبێ بۆ ئەو منداڵانەی ئەو ماڵە بۆ ئەو زارۆکانە بۆ منداڵانە چی دەبێت شتێکی تازەیە مەولودێکی تازە تەکوینێکی تازە شتێکی تازە هاتەنە ئەم ماڵە ئەمە چ دەبێ و چۆن دەبێ و چاک دەبێ و باش دەبێ و نەزانانی ینی هەمووی ئەمانە لێت دەکۆڵیتەوە ئەم ڕیفراندۆمەش خۆی بۆ خۆی شتێکی تازەیە لە ناوچەکە ئەم شتە تازەیە هەموو بە چاوی گومان تەماشای دەکەن چۆن دەتوانی ورد ئاسایی بکەیتەوە ئەوە کارێکی زۆری دەبێت بەمستا دیسان مەدوێت بپرسین چوانەیەکە سیاسی ئەنجامدانا ڕیفراندومێدا پشتی وێ قۆناغیان فێر ببین تۆ بینیت یەکەم وانەی سیاسی ئێمە فێری بووین دەرکەوت شتێک کە پێی دەگوترێ مافی بڕیاردانی چارەنووس هی گەلانە دەرکەوت وانە بە بەڵگەی ئەوەی کەوا ئەوە ئێمەش و ئەوە کەتەلۆنیا و ینی ئەو هەموو کارە خراپانی کە پۆلیسی ئیسپانیا کردی دەرحەق بە خەڵکی کەتەلۆنیا دەبینی یعنی شتێکە بەڕاستی سەیرە وڵاتێکی ئەوروپی کارێکی لەو جۆرە ئەنجامدا یعنی دەرکەوت نادیەک هەیە یانەیەک هەیە لە 1993 دەوڵەت تۆ بەوانە دەڵێ ئەرە من بێمە ناو ئەو یانەیە ئەوانش حەز ناکەن کەواتە بڕیار لە دەستی گەل نەبووە دەرکەوت یعنی یەکێک لەوانە سیاسیەکانی لە ڕیفراندۆمی ئێمە و کەتەلۆنیا و شوێنەکانی دی فێری دەبین ئەوەیە کە خەریکە بە خەڵک بڵێن
ئەوە ئێوە نین وەکو گەل هەر گەلێک هەستێ و بۆ خۆی بڕیار بداوە بەڵێ. بڵێ من ڕیفراندۆمەکەم و ئەمەوێ دەوڵەت دروستکەم ئەوە دەوڵەتەکانن ئەبێ اعترافت پێ بکەن ئێتەبعەن دەوڵەتێکی کە تۆ بەشێکی لە هەر دەوڵەتێ جابیتەوە ئەوانی دی حەز ناکەن بەڵێ. لەبەرەوە لە ئەنجامی ئەمەدا بۆ دەرەکەوێ یەکەم شت ئەمەی کە پێی دەڵێن UN واتە United Nation واتە نەتەوە یەکگرتوەکان درۆیەکی گەورەیە ئەوە هەر US United States بە معنایەکی چی ئەنی ئەمریکانە بە معنای ئەوەی پێی دەڵێن نەتەوە یەکگرتوەکان دەوڵەتە یەکگرتوەکانە ئەم دەوڵەتانە چونکە هەر یەکەیان پارچەیەکی هەیە دەیەوێت لێی جابێتەوە لە ترسی ئەوە ڕازی نابێ ئێمە ڕیفراندۆم بکەین کەواتە یەکەم دەرسی سیاسی وانەی سیاسی لە ڕیفراندۆمی خۆمان فێر بووین ئەو دروشمە درۆیە کە دەڵێن گەلان ئەو مافەیانەدی ئەوە گەلەوە ئەو بڕیاری داوە و مافەکەت پێڕەوا نابین و هەندێک لە دەوڵەتانی دایکی دیموکراسیش پێ دەڵێ وڵا ئەوە شەرعیەتی نییە و دەبێ هەڵی وەشێنیتەوە ئەمان هەمووی ئەمە وانەی سیاسیە هەروە بۆ دەرکەوت یعنی لە نەتەوە یەکگرتوەکانی ئێستا بەم ناوەکە دەڵێن لە ئاستی جیهانیشە کەیلبی میکیالین کێشان بە دوو تەرازوی جیاواز هەیە وانە وەختێک کە کرواتیا دەبێ بە دەوڵەت لە یۆغستافیا جا دەبنەوە ئاسایی دەڕۆ وەختی سربیا ئاسایی دەڕۆ بۆس نەگوتی منیش وەک سلۆڤینیا وەک فلان و فلان جا دەبمەوە یەک شەڕێکی گەورە 3 ساڵ حیساری سەرایڤۆ لە 95 گەماڕودانی سربرینیتشا کوشتنی 8,000 خەڵکی بۆسنا یعنی ئەوە بۆ ئەوە دەبێ ئەوە بۆ وا دەبێت ئەمە پێت دەڵێ بەڕاستی یعنی شتەکان وەکو یەک ناچن بەڕێوە شتەکان وەکو یەک ناچن بەڕێوە هەروە بۆ دەرەکەوێت لە ڕاستیدا کە ئەوەی کە پێ دەوترێ بەها جیهانیەکان عەرەب پێی دەڵێ ئەلقیەم العالەمیە ئەم ئینتەرناشنال ڤالیوز یعنی دیموکراسی کووە ئەی مەسەلەن مافی مرۆڤ کووە ئەی مەسەلەن مافی بڕیاردانی چارەنووس کووە هەموو ئەم بابەتانی کەوا ئێستا ئەو گەلانی کەوا پێشکەوتون و قسە لەسەر ئەم ڕیفراندۆمانی ئێمە و کەتەلۆنیا ئەوانی دیکە دەکەن لە ڕاستیدا پێت دەڵێ ئەمەش قسەی من نییە ئێستا ئەو کتێبانەی کە لە ئەوروپا دەردەچێ هەمووی ئەوە دەسەلمێنن دەڵێن دیموکراسی و مافی مرۆڤ و مافی بڕیاردانی چارەنووس و تەسامح و تۆلێرانس و هەموو ئەمانە لە پاشە کشێ تەراجع دەکە دەڵێن ئێستا شتێک لە ئەوروپا و لە ئەمریکا لە پێشە و دەڕوا کە پێی دەگوترێ شەعبەویەت کە پێی دەگوترێ پۆپۆلیستی کە پێی دەگوترێ شتێکی توندڕەوی ئەیجنا لەو ئەڵمانیایی دەیبینی حیزبێک بە 4 مانگ دروست بۆ و 93 کورسی هێناوە AFD واتە حیزبی توندڕەوەکان ئەوەی کە ئەڵێ مسلمان و عەرەب و هەرچی ئەجنەبی و بیانی هەیە بۆ دەرەوە ئەمە لە چۆ دروست دەبێ ئەمە مانای وایە ئەوروپا و ئەمریکاش تووشی گرفتێک بوونە ئێستاکە ئەو بەها دیموکراتیانەیە لە پاشەکشێ خاڵی چوارەم و کۆتاییم لەم قسەی ئەوەیەکە بەها ئیسلامیەکانیش کەوتە ژێر پرسیارەوە ئەرە دەوڵەتی مسلمان وانە ئەم هەموو 57 دەوڵەتی مسلمانی کەوا بینیمان و ئێران دەوڵەتی مسلمانە تورکیا هەر بە هەمان شێوە عێراق هەر بە هەمان شێوە جامیعەی دووەلی عەرەبی سەر ئاسی سیاسی بتنێ یانجی زاناین مسلمانان زانە گوتم ئێران گوتم تورکیا گوتم عێراق اینجا گوتم کۆمکاری واتە جامیعەی دووەلی عەرەبی ئەوە هەمویان اینجا ڕێکخراوی هاوکاری ئیسلامی ئەوە هەر 57 دەوڵەتەکە وانە ئەوجا ئەڕۆی پاکستان لەم ئەخیرە ئەو خێرەی کرد و ئەو قسە خێرەی کرد دەڵێ پاکستان تۆ لەو سەری دنیا لە ترسی کشمیرەکەی خۆی بەشە کشمیرەکەی خۆی ئەوش ئەو قسەیە دەکە ئەزهەری شەریف کە لێرە مەحەدی هەیە هاتووە دەڵێ ئەمە ناشەرعیە و ئەمە پێچەوانەی چۆن دەڵێ یەک پارچەی خاکی عێراقا ئەزهەر بەیاننامە دەرەکە دەڵێ هەڵکردنی ئاڵای ئیسرائیل لەگەڵ کووردا نیشانەی ئەوەیە ئەمە موامرەیەکی دەولیە لە کاتێکدا ئاڵای ئیسرائیل لە 77ەوە لە قاهێرە دەشەکێتەوە لە تەنیشتی ئاڵای ئەوە ئەزهەر قسە ناکە ئەزهەر کە دەڵێ یەک پارچەی خاکی عێراق و عێراق یەک پارچەیە ئەگە من حکوومەتی هەرێمی کوردستان بم ئەو پەیمانگایی کە ئەزهەر هەیەی لە هەولێر ئەنێرم بۆ بەغدا ئەڵم بڕۆ لە بەغدا پەیمانگەکەت بکەرەوە عێراق یەک پارچەیە لەوێ بیکەرەوە ئەرێ بۆ تۆ ناوێری لە بەسڕە بیکەیتەوە بۆچی ناچی لە بەغدا ئەزهەر بکەیتەوە بۆچی ناچی لە بەسڕا و بەغدا بیکەیتەوە زانە حەشدی شعبی ئێڵێ زانە حکوومەتی عێراقی دەهێڵێ تۆ بۆ ئەوەی کە لە هەولێر بیکەیتەوە ئەزهەر مەحەدی کردوێتەوە دەڵێ هەولێر پارچەیەکی دیکەیە و هەولێر ئاسایشی هەیە و هەولێر شتێکی دیکەیە بەڵام وەختێکە باسی مافی چارەنووس دەکەین بەیاننامە دەرەکەی دەڵێ ئەم ئیشی ئیسرائیلە مادام ئیشی ئیسرائیلە دەیفەرمە بڕۆ دەرۆ بچۆ لە بەغدا مەحەدەکەت بکە مامۆستا نوێخازی ناف ملەتی ما ملەتی کورد زۆر جار بەحسی تەجروبە ناجحا سەرکەفتیە ئەوروپا دکەن ئەری بۆچی ئەف تەجروبە کەفتە ژێر پرسیاری ئەف دروشمێت نەها جانەبێت ئاماژە پێدای
بەڵێ مەبەستمەوە بوو باشترین نمونە کەتەلونیا بوو کە ڕاستە. ڕەنگەی سەردەری دیگەل یەکێک لەو شتانی کە لە ئەڵلقەکانی پێش و ئاماژەمان پێکروتمان لەم ڕیفراندۆمانە کۆمەڵە شتێکمان بۆ دەرکەوت ئەمە بوو یەکێ لەو خاڵانە ئەمە بوو کە بەڕاستی بۆمان دەرکەوت ینی ئەم تشێن بژین لێرە هێوە ئەم نەشین وێ بکەینە تەجربەکە سەرکەفتی و ناجح ئێمە دەبێت پشت بە گەلی خۆمان بەستی دەبێت پشت بە ئێرادی خۆمان بەستی بڵێ مامۆستا دیسان مەدوێت بزانین چ جوورێ سیاسی باشە بهێتە پەیڕەوکردن ئەدوێ قۆناغا نەهادا تقریبا ئەوانی کە ینی چۆن دەڵێ لە بواری زانستە سیاسەکان قسە دەکەن و دەنووسن دەڵێن سێ جۆر سیاست هەیە دەتوانی پەیڕەویکەی لەم حاڵەتانی کە ئێمە تێکەوتوین حاڵەتی یەکەمیان عەرەب لە ئینگلیزیەکە وەریگرتۆ ناوی ناوە سیاست عەض الئەسابع بە کوردی واتە سیاسەتی پەنجەگەستن ئەم بارودۆخی ئێمە تێداین لەگەڵ وڵاتانی دەوروبەر بە عێراقیشەوە لەگەڵ وڵاتانی دنیا ئەم بارودۆخی ئێستای کوردستان تێدایە لەگەڵ دەوروبەر سیاسەتێکە پێی دەڵێن سیاسەتی پەنجەگەستن یعنی چی؟ یعنی پەنجەی ئەوان لە دەمیمەیە پەنجەی نەیارەکانمان پەنجەی نەیارەکانمان لە دەمیمێ ئەوە پەنجەی مەش لە دەمی ئەوانە هەردووکمان لە یەک کاتدا پەنجەی یەکدی دەگەزین چێ زوو هاواری کرد دۆڕەوە ئەف معادلە چەوە دەیشتە ڕوونکردن ئەمە سیاسەتە سیاسەتی عەض الئەسابع سیاسەتی پەنجەگەستن یعنی ئەوان زەخت لە تۆ دەکەن تۆش زەخت لەوان دەکەی چێ زوو هاواری کرد دۆڕاوە یعنی پەنجەی من لە دەمی تۆیە پەنجەی تۆ لە دەمی منە هەردووکمان دەڵێن یاڵە لە یەک کات دەگەزین چێ زوو هاواری کرد دۆڕاوە کەواتە ئێستا نابێ زوو هاوار بکەی نابێ بپارڕیتەوە بڵێ وەڵا حیسارمان لەسەرە و نابێ بڵێ وەڵی چۆن وا ئەبێ و چۆن وا ئەبێ ئەو تۆ دوژمن بە خۆت خۆشەکەی کورد دەڵێ دەبێت تۆ هاوار نەکەی وا بکەی دەبێ ئەو هاوارکە سیاسەتێکی دیکە تێ پێی دەڵێن سیاسەتی لە یذیرا یعنی سیاسەتی دەستشکاندنەوە چۆن دوو کەس ئاوە دەستیاندا دەنێن و دانەچێت دەستی ئەوی دیکە دەستێنێتەوە وای لێ هاتووە چونکە بارودۆخەکە لەو وەزعەیەک ئاو هەی لێ هاتووە لە هەموو ئەمانەشدا دوجار بۆ ئەوەی کە دنیا هەروانە ڕوە سیاسەتێکی در هەیە پێی دەگوترێ ئۆپن دۆر پۆلیسی سیاسەت الباب المەفتوح واتە سیاسەتی دەرگای کراوە لەگەڵ هەموو ئەمەشدا کە گوتمان دەبێت دەرگات کراوە بێ بۆ دانوستان و بۆ قسە بەڵام مامۆستا پرسیار لێرە ئەوەی ئایا ئەم وەک گەلێک کورتمە ئەفشیان هەنەوێ زۆران بازیت گەلوان هەمی وڵاتە بکەین دەتوانی چونکە کارتت هەیە بەکارت نەهێناوەکو ئەڵلقەی پێشوو گوتم دەبێت کەسانی پسپۆر هەبن پێت نیشاندن مە چاوە بەحسی وانین سیاسی کرد مامۆستا دەبێت بزانین چوانە کە ئابووریژی دەبێت چەندێدا هەیە ڕاستە ئەگەر ئێمە لە ڕووی ئابووریەوە پێشکەوین هیچ کێشەمان لەگەڵ حیسار و ئابلوقەی ئابووری نەدەبوو با نمونەیەکی تازت پێ بڵێ مەسەلەن ئەم نمونانەی کە ئێستا هات بەم بارودۆخەیە فڵانە وڵات دەڵێ دەرگاتان لێدا دەخەم فڵانە وڵات دەڵێ من چۆن دەڵێ ئابلوقەی ئابووریتان دەخەمە سەر تۆ ئەگەر لە ماڵەوە کەسێک دراوسێکت ئابلوقەی ئابووری حساری اقتصادی بخاتە سەر تۆ ئەگەر پێداویستەکانی خۆت هەبێ هیچ ئاریشە و شەشت بۆ دروست نابیست وەختێ نەدبوو بۆ دروست دەبێ یعنی من سەر نمونەیەک یعنی ئەمڕۆ کە قدیم لە فقهی ئیسلامی دەیانگوت غالیب و قوت البلد یعنی ئەوەی کە لە وڵاتەیە چی زۆر دەخورێ گەنم بوجارە ئێستا تقریبا برنجە باشە لە هەرێمی کوردستاندا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەڵێ ئێمە لە هەرێمی کوردستاندا ساڵانە 6,000 تەن برنجوان بۆ بەرهەمدێ دەکاتە چەندی پێداویستەکانی خەڵکی کوردستان دەکاتە 200,000 تەنمان پێویستە بۆ ئەوەی 1970 هەیە چەندەها بکەن یعنی 1970 هاوردە دەکەین تۆ لەم حاڵەتەدا بێگومان ئابلوقەی ئابووری کاریگەری بەسەرتەوە دەبێ وانە اینجا تۆ ئاوت هەیە اینجا تۆ دەشتی هەریرت هەیە تۆ دەشتی شارە زورت هەیە ئەم شوێنانت هەیە چۆن ئەبێ ئابلوقەی ئابووری لەسەر بێ ئێمە وڵاتێکین شانازی بەوە دەکەین دەڵێن هەزاران ساڵ لەمەوبەر یەکەم شوێنێک کە کشتتوکاڵی لێکرا بێ دێی چەرمووە لە دەوروبەری ئێستەی چەمچەماڵ باش ئەگەر ئەوە ئێمە بین ئێستا بۆوانین کەواتە جارێکی دی ئەم قەیرانە زۆر خاڵێکی باشی تێدایە کە پێمان دەڵێ بچینەوە سەرخاکی خۆمان بچینەوە سەر ئاوی خۆمان پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی خۆمان دابینکەی بە هەر سنوورمان لێداخ مامۆستا ئەکیت هەندێک نمونین دیت هشتیمە هەنە دەوروبەرێنمە ئەم چاوە مفای ئەلوان نمونا وەربگرین پێشی ئێمە چی ئابلوقەی خراە سەر قەتەر وڵاتی قەتەر لێ ڕاست یعنی بەری چەند هەیڤێک و چەند مانگێک قەتەر ئابلوقەی خراە لەلایەن مسر و سعودیە و ئیمارات و بەحرێنەوە یعنی بینیمان لە وێنەکانەوە کە لە سۆپەرمارکێت و لە میلی مارکێت و مۆڵەکانیان خواردن نەما تقریبان چۆڵ بوو چێ دەستی کرد ئەوان بڕیان ئێران و تورکیا ئێران و تورکیا دەستیان بەناردن کرد ئێمە ئەگەر ئێران و تورکیا لێمان ببڕن دەبێت خەڵکی دیکەش هەبێ بتوانین لە شوێنێکی دیکەەوە بهێنی بەڵام ئەوەم لا مەبەستە قەتەر
گوتی ئەمە خێری تێدا بوو بۆ ئێمە خێری تێدا بوو بۆ ئێمە با پلانێک دابنین خۆمە هەموو ڕۆژێکی دی لە ئێران و لە تورکیا و لە شوێنێ بۆمان نایە ئەو ئەرزە بچووکەی کە قەتەر هەیەی پلانێکی دانا پلانێکی داناوە ئێستا لە دوای ئەو گەماڕۆ ئابووری کە سعودی و بەحرێن و ئیمارات و مسر خسیانە سەری دەڵێ لە ماوەی ساڵی 2023 دەبێت لە 100 پێداویستەکانی خۆمان دابینکەین لە 2030 دەبێت لە 100 پێداویستەکانی خۆمان دابینکەین خاڵی سێم ئەو دەوڵەتانەی کەوا گەماڕۆمانیاندا ئیدی بایکۆتی شتەکانیان دەکەین لەمە و دوا شتەکانی ئەوان ناکرین مادام ئەوان ئەویان کرد ئێمە شتەکانی ئەوان ناکرین بەمانایەکی تر چۆن ڕەشید خوری هەبوو ئێمە لە مەکتب ئەمان خوێن لە هەفتاکان لە دەرسی ئەدەبی عەرەبی ڕەشید خوری دەیگوت لەقەد سامە هندی فەجەوع دەولەتەن باسی غاندی دەکرد مەهاتما غاندی هندی گەورە یعنی هندستان و پاکستان و بەنگلادیش و سریلانکا هەموو ئەوانەی بەیەکەوە هاندا کەشتی ئینگلیز نەکڕن ئیدی ئینگلیز تووشی کارەسات بوو لە ڕووی ئابووریەوە کەواتە ئەو دەوڵەتەی کە بە ئێمە دەڵێ دەتان کوژم لە برسا واتان لێ دەکەم بمرن لە برسا پێش ئەوەی ئەو بن بکوژە لە برسا من بایکۆتی شتەکانی دەکەم من بشتی ئەو دەوڵەتە ناکرم بۆ ئەوەی جارێکی دی قسەی وانێک دەست خوش مامۆستا دیسان مامۆستا دەبێت بپرسین ئەریبووچی وڵاتین دەوروبەر بەوی شێوازی لە ڕیفراندومە هەرێما کوردستانی دەترسن سێ تا چوار خاڵ یەکەم ئەمە ڕیفراندۆمێکی فەرمی بوو ڕیفراندۆمێک بوو پەرلەمان لەگەڵی بوو حیزبەکانی کوردستان لەگەڵی بوون بە زۆرینەی زۆر اینجا ئەم ڕیفراندۆمە جیاواز بوو بەڵام بانگەشە خوددا عەکسێ ئەخفتناتت بێژن مەبەستمەوە بوو ئەم ڕیفراندۆمە بۆ 2005 بۆ وایان نەکرد 1970 هێنا 2005ەکە لە 2005 ئێمە ڕیفراندۆمێکمان هەبوو لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا ئەو ڕیفراندۆمە 1970 زیاتریشی هێنا یەک کەس قسەی نەکرد بۆ چونکە فەرمی نەبوو ڕسمی نەبوو لە ڕێگەی پەرلەمانەوە نەبوو خەڵکێکی چاک کوردپەروەر دروستیان کردبوو ئەم جارە حوتی شەشی هەبوو حیزب کۆبوو بۆ پەرلەمانی هەبوو لەگەڵ ئەوەی کە دنیا دەڵێ مەیکەن و کردمان ئەگەر ڕیفراندۆمەکە هیچ نەبووە ئەگەر ڕیفراندۆم هەبوو هەموو دەوڵەتە لێتە پارەتەوە وڵی هەڵی وەشێنەوە هەندێکە لە تعلیقیکە هەڵی پەسێرە یعنی لە بینی کەمتر لە هەڵوەشانەوە ئەم هەموو دنیایەکەوا دەڵێ ئەو ڕیفراندۆمە باشترین شتێکە کە کردوێتمان تا ئێستا لەگەڵ هەموو ناخۆشیەکان ئەوە یەک دوو ئەو دەوڵەتانە لە شتێکی دی دەترسن لەو شخصیات و کاراکتەر و کەسایەتە نێو دەوڵەتە کاریگەرانەی کە هاتن ئەو ڕۆژە بەرنارد لێڤی و بەرنارد کۆشنەر و ئەم ناوانەی کە بە دەوری ئەم خاڵەوە بوون ئەو دەوڵەتانە بە جۆرێکی تر تەماشا دەکەن دەڵێن شتێک هەیە یعنی ئەوەندەی ئێمە دەترسین لە هەندێشت ئەو دەوڵەتانی دەوروبەرمان زیاتر دەترسن دەڵێن ئەم بەردا کە فرێدراوە شتێکی گەورەتر دروست دەکە من نازانم چییە بەڵام خۆیان دەڵێن ئەو وێنەیان بڵاو کردوتەوە دەڵێن ئەم ڕیفراندۆمە ئەم کەسایەتیانە چی ئەکەن لێرە کەسایەتی جیهانی کەواتە ئەوە خۆی بۆ خۆی نیشانەی ئەوەیە ئەم ڕیفراندۆمە پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە خاڵی چوارەمی ئەوەیە کە ڕۆحێکی یا جانێکی نەتەوەیی نیشتیمانی لە پارچەکانی تری کوردستان دروست کردووە خە پارچی باکوور پێت دەڵێ هێرشت بکرێتە سەر من بەرگری لێ دەکەم خەڵکی تر لە ڕۆژهەڵات خۆپیشاندان دەکە خەڵکی تر لە کوردی ڕۆژ ئاوا پێت دەڵێ پەشیمان نەبیتەوە نەچی ڕیفراندۆم هەڵوەشێنی تۆ ئێمە لە پشتی تۆین ئەمە جانی نیشتیمان پەروەری و نەتەوەی لە پارچەکانی تریش بژاندۆتەوە ئەوان هەستی پێ دەکەن جارێکی تر خاڵی زۆر سەرەکی ئەوەیە کە ئەمە من نازانم بەڵام ئەو دەوڵەتانە دەڵێن ئەمە ئەڵلقەیەکە لە زنجیرەیەک گۆڕانکاری لە ناوچەکە ئەوان وادەمی هەست وێ چەندێت بەڵێ ڕاست بەێ مامۆستا هەردەم ئەو بانگەشاوی چەندێتکەن کە ڕیفراندومە نیا دەستوریە وایە و دیسان چاودێرین نێودەوڵەتیژی باشداری تێدا نەکریە تەچ برسبێک بۆ بێ چەندی هەیە من نەدەڵێم زۆر خاڵ هەیە ئاماژی پێ بکەم یعنی پێشی ئەوەش بڵێ یعنی ئەم دەوڵەتانە بە ئێمە دەڵێن ئێوە لەگەڵ دەستوری عێراقدا بن ئێوە پشت ببەسن بە دەستوری عێراق و ئێوە ئەمە کردوتانە نادەستوریە تورکیا بەڵام پێناڵێ دەی باشە حتا ئێستا حکوومەتی تورکیا بەم حکوومەتی هەرێمی کوردستانە چ دەڵێ دەڵێ ئیدارەی باکووری عێراق منیش دەڵێم ئەی برادەرانی تورک خۆ ئێوەش اعترافتان بە دەستوری عێراق نەکرد چونکە لە دەستوری عێراقدا ناوی ئەم ناوچەیە چییە ناوی هەرێمی کوردستانە مادەی 117 لە دەستوری عێراقیدا دەڵێ ئەم ناوچەیە پێی دەگوترێ ئەقلیم کوردستان ئێ باشە تۆ بە منەڵێ پشت بە دەستور ببەستە وا خۆت ئیش بە دەستور ناکەی لەوێدا ئەو عێراقیەکانیش بە عەبادیشەوە ماوەیەکە فێر بن دەڵێن شیمال العێراق ئێ باشە تۆ لە دەستورەکان نووسراوە ئەقلیم کوردستان العێراق ئێوە خێرە مەسەن ئیش بەم دەستورە ناکەن لەم دەستورە نووسراوە المناطق المتنازع عليها ناوچە شێشە لە سەرەکان ئێستا بەرەی تورکمانی و هەندێک حزبی دیکەی عێراقی دەڵێن المناطق المختلطة ئێوە خۆشتان لە دەستور لاتاندا جارێکی دیکە
لە دەستوردا نووسراوە ئەم حکوومەتەی بەغدا پێی دەوترێت الحکوومە الاتحادیە ئەوان دەڵێن الحکوومە المەرکەزیە ئەم دەستورەتیای نووسیوە هەر شوێنێکی دی دەتوانێت بەم ڕێگەیە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگا ئەقلیم دروستکە نایاڵن ئەقلیمێکی دیکە دروست بێ ئێران دەڵێ ئەمریکا شەیتانی گەورەیە حیساری لەسەر مەدانەوە ڕاستەکە لەسەر حیسارەکە ینی ئێرانیش بەڕاستی چەندین ساڵە حیساری لەسەر ئێمن وەکو سۆزم هەیە حەز ناکەم ئەمریکا حیسار لەسەر ئێراندانێ ئەی باشە ئێران تۆ چۆن حیسار لەسەر ئێمەی موسڵماندا دەنی تۆ مادام مارانگاز بوویتە زەرت کردو لە ئابلوقی ئابووری کە بەسەرتەوە لایەن ئەمریکا تۆش ئەو کارە بۆ ئێمە دەکەی تورکیا دەگریە چەندین ساڵە بۆ غەزە دەڵێ غەزە ئابلوقی ئابووری لەسەر ئێ باشە بۆ غەزە دەگریە ئەی بۆ ئێمە ئابلوقی ئابووریمان دەقیتە سەر دەڵێ دەبینن لە برسا دەتان کوژم لە برسا دەمرن اینجا جارێکی دی بۆ دەرکەوت کە حکوومەتی عێراقی لە 2023 هەتا ئێستا وشەی کوردی بەکار نهێناوە نیە ئێستا چوە ژێرنووسێک لە ژێر قەناتی عێراقیە ژێرنووسی کوردی دەنووسێ ژێرنووسی کوردی ڕۆژی دووشەممە سعات حوتی ئێوارە بۆ 10 دقیقە تەلەڤیزیۆنی عێراقی هەواڵەکانی کرد بە کوردی هەواڵەکان یعنی لەم عێراقە فیدرالیە لە 24 سعاتی کەناڵی عێراقیە 10 دقیقەی داوە بە کورد پێی دەڵێ ئەمەمانەی چییە ئێستا بە ئێستا دەیانەوێت بە ئێمە بڵێن جیاوازی بکەین یان ماڵی کورد تێکدەن بە زمانی کوردی هەواڵی ناڕاست بڵاوکەنەوە ئەمە هەمووی پێمان دەڵێ کە ئەم بارودۆخە مامۆستا درێژە پێدان دەینەوێت چەندێ بەڵام دەمێ بهێنڤەدانێکی هاتیە بینەرن ڕێزدار پشتی بهێنڤەدانەکە کورد و دێزەڤرینە فلایوەین بەرەس ڕێزداران دووبارە سەڵاف بەدوێت بپرسین مامۆستای ئەرێ بچی نها وڵاتێن دەوروبەر زۆر گەرم و گوڕ بووینە دوور ئەنجامدانا ڕیفراندومی مامۆستا بەڵێ دوو هۆکار هەیە هۆکارێکی سەرەکی هۆکارێکی لاوەکی ینی ڕئیسی و فەرعی ینی چۆن هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کوتم ڕیفراندۆم مەسلەیەکی گرنگە باسی مافی چارە نووسە باسی بوون بە دەوڵەت و ڕاگەیاندنی سربەخۆیی ئەو دەوڵەتانەش کە هەر کەسە پارچەیەکی هەیە و ئەوێ پارچەیەک لێ جیابێتەوە دەترسێ یعنی هندستان دەترسێ کشمیری لە جیابێتەوە پاکستان دەترسێ ئەوش بەشی کشمیری هەیە لێ جیابێتەوە ئیسپانیا دەترسێ بۆ کەتەلۆنیا فەڕەنسا بەشێکی تری هەیە دەترسێ بەریتانە دەترسێ ئسکۆتلەندای لێ جیاب بێتەوە دەوڵەتە عەرەبیەکان خۆیان دەترسن چەند بەش بن و پارچە پارچە ببن هەموو ئەمانە پێمان دەڵێ لە ڕاستیدا کارێک کە ئێمە دەیکەین وەکو یاری دۆمینۆ دەترسن ئەم کارە بگاتە وڵاتەکانی ئەوانش ئەوە هۆکارە سەرێکێکی بەڵام هەندێک جاریش وەقت لە سیاسەتدا یەکێک لە فاکتەرە سەرێکەکان وەقتە بزانە ئەو کاتەی ئێمە لە 25 نۆ چۆن دەڵێ دەچین بۆ دەنگدان و بۆ ڕیفراندۆم لە ئەنجامی ئەوەدا سێرەکەی هەر لەگەڵ ئەو ماوەیە و بە دوایدا یعنی چی دێت لەو حاڵەتەدا هەستەکەی لە ئاسی عێراق وەریگرە عێراق لە سەروبەندی خۆ حازرکردنە بۆ ئینتیخابات لەم کاتەدا دەبێت ڕاست و درۆ هەمویان قسەی تند بکەن بۆ ئەوەی هەر کەسێک لە ئینتیخابات و هەڵبژاردننی داهاتوی عێراقا دەرچێت ئەبێ قسەیەکی تند بکە بۆ ئەوەی کەوا شەقامی عەرەبی عێراقی لە خۆی ڕازیکە بۆ یابینی سونە و شیعە یەکە گرن لەو بابەتە لە بەغدا بۆ ئەوەی کەوا لە ئێستەوە بۆ دروشمانی دژ بە ئێمە مزایداتی سیاسی پێ بکەن حاڵەتێکی دیکەەوە ئینتیخاباتە حاڵەتێکی تر ئەوەیە هاوکات بوو لەگەڵ عاشورە عاشورە بۆ ئەوان وەکو نەورۆزی ئێمەیە چۆن تۆ لە سێ ڕۆژی نەورۆزا گەرمەبی بە شێوازێک لە شێوازەکان هەڵسوکەوتن نەتەوەیی ترە بێ ئەویش لە ڕۆژی عاشورای هەڵسوکەوتەکەی مەزەبی ترە بێ هەر لەبەر ئەوەیە یەکێ لەو کارە خراپانەی کە کردیان ئەوە بوو لە نێو یعنی دروشمەکانی عاشورادا جۆنیان بە کوردەدا لە نێو دروشمەکانی عاشورادا جۆنیان بە سەرکردەکانی کوردەدا کە ئەوە عیبادەتە ئەگەر ئەوە عیبادەت بێ لە ناو عیبادەت تا جوێن بە ئینسان چۆن دەدرێ ئەوەش هاوکات بوو لەگەڵ ئەو بۆنەیەدا لە ئاستی ئێرانیشە هەر بە هەمان شێوە هاوکات بوو لەگەڵ ئەو بۆنەیەدا خاڵێکی دیکە ئەوەیەکە سەیدا هەر نزیکی ئەو حاڵەتێت تۆ لە 25 نۆدەی بۆ سەیدا سەیدا ڕۆژی سربەخۆی عێراقە بیری دەخاتەوە عێراق لە سەیدی 1932 استقلالی وەرگرتووە لە بەریتانیا سربەخۆیەکەی خۆی بیری دەخاتەوە پارچەیەکی دیکە شێ دەیەوێت لەم جابێتەوە بڕوە ئەنە هەمووی شکستنێت باڵڕاست ئەو تازە یادی ئەوە دەکاتەوە کە من لە بەریتانیا ڕزگارم بووە لە سەیدەی 1932 ئێستش تۆ لە دەوروبەری سەیدە و پێنجی دە و ئاوا لەم کاتە سێرەکەی ئەوەی بیرەکەوێتەوە ئەوەش بیرێ خاتەوە کە پارچەیەک دەیەوێت لەو جا ببێتەوە هەر بە هەمان شێوە تەماشاکەی لە تورکیاش لە 1923 لە 29 ئۆکتۆبر هەر لە مانگی دەیە ڕۆژی ئیستیقلالەتی
ئەوش لە ڕۆژی سربەخۆی خۆیدا جارێکی تر بیری دەکەوێتەوە کەوا لە خواری ئەوە پارچەیەک دەیەوێت جابێتەوە و بە 5-6 میلیۆنەوە ئەی 20 میلیۆن ئەو چ دەکە سبەی کوردی هەیە لەوێ ئەوی شار ئەو کێشەی بۆ دروست دەبێت لە هەمان کاتیشدا ئەوەی کە ئەم وڵاتانەی گەرم کرد بەڕاستی هەڵوێستا خراپەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا بوو کە ئەمریکا گوتی ئەوە هەڵبژە ئەو ڕێفراندۆمە دەستوری نییە و دەبێت نەیکەن و دەبێت بچنەوە عێراق و فدرالی بێ و ئەم قسانەی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ئەوانە کردیان لە کاتی خۆیاوێچێتی ئەوروپا کردی و وڵاتە ئەوروپیەکان کردیان و بەریتانیا ئەمانە کارێکی خراپیان کرد بەو کارە خراپیان هانی ئەم دەوڵەتانەیاندا پێڕاکێشن و زیاتر گەرم بن بەڵێ لەبەرەوە لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە بەیانێکی دیکەی بەهێزتر پێویستە بۆ ئەوی ئەو دەوڵەتانە هەڕەشەکانیان نەبەنە قۆناغێکی پێش ئەم وەگەلی کورماوستامە دیروکەکە دێرین هەیە ئەم چاوە مفای لێ دیروکی وەربگرینش بوو بەرگریکرد نەخۆ باپیرانمان دەزانن ئێمە لەم بارودۆخەدا خەڵک نابێ بترسێ لە زۆر شت چونکە ئەزمونمان هەیە یەکەم شت لەسەر ئاسی سەرکردایەتی سیاسی دەبێت لە بیری ئەوەدا بێ ئەم شەڕەی ئێستا لە زمانی عسکەریەکان پێی دەڵێن حربی ئیستنزاف یعنی جەنگی داچۆڕان یعنی بەمانەیەک لە ماناکان دەوروبەرەکەت نەتۆ دەچیتە پێش نە ئەوان دێنە پێش لە حاڵەتێکدا دەبی کە ئەیانەوێ ورد ئەوەی هەتە نەمێنێ پارەت نەمێنێ ئیمکانیاتت نەمێنێ چۆنەڵێ ئازوقە و زەخیرە و هیچت نەمێنێ بۆ ئەوەی دوجار بچی تەسلیم بی ئەمە پیاڵەن حربی ئیستنزاف لە نەزیفەوە هاتووە یعنی هەموو توانەکانت ورد کەم بکەنەوە کەواتە ئەم قۆناغێکی ترسناکە لە ڕووی سیاسیەوە نابێ بیاڵی ئیستنزافت کەن نابێ بیاڵی توانەکانت ئیمکانیاتت لە ڕووی مادی لە ڕووی معنەوی کەم بێتەوە ئەوە خاڵێکە بۆ ئەوان بۆ خۆمان وەکو خەڵکی کوردستان و وەکو گەلی کوردستان زۆر گرنگە بزانین ئێمە بۆ بە هەولێر وەرگرە وەکو نمونەی کوردستان هەولێر وەکو شارەکەی ناڵێم هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان بیکە بە نمونە بۆ هەموو کوردستان ئێمە بۆچی پێمان ینی بۆچی مێژوو بە هەولێر دەڵێ هەولێری هۆلاکۆ بەزێن هۆلاکۆ پێش ئەوەی لە 1258 میلادی زاینی بڕوا بەغدا داگیرکە هەوڵێکیدا هات بەم ناوچانەی ئێمە و گەیشتە هەولێر لە دەوروبەری 1220 ئەوانە تا 1230 ئەوانە میلادی باسی 800 ساڵ لەمەو بەردەکەم 800 ساڵ لەمەو بەر ئۆلاکۆ هاتە دەوروبەری هەولێر و قەڵای هەولێر لە ئەنجامدا ئەو خۆڕاگریەی کە خەڵکی قەڵا کردیان و ئەو خۆڕاگریە و بوونی ئاو لە نێو قەڵادا و لە نێو کارێزەکانەوە خەڵکی هەولێر دەردەچوون لە شوێنی دیکەشتیان دەهێنا هۆلاکۆ تەماشای کرد یا جێشی مەغۆڵ و سێریان کرد ناتوانن لەگەڵام بەجای نێشت و ڕۆشتن کەواتە تۆ ئەم مێژووە دەبێ ببێ بە مەسلەیەکی گرنگ بۆت ئەو مێژووی 800 ساڵ لەمەوە بەربێنی تۆ مێشکی خۆت ئێستا کاری لەسەر بکەیت باشە ئێمە جارێکی تر لە دەوروبەری باپیران من باسی دەکەن دەڵێن ساڵی گرانی تۆ شەر ساڵی گرانی 1970 خەڵک گۆشتی بەشەری خواردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ژیاوە و توانیوێتی هەر ئەم کوردستانە و ئەم خەڵکی ئەم ناوچانە توانیوێتی خۆی بگرێ گرانی بچووک هەیە ساڵی 1930 شتێک ئەوەی جارێکێتی خەڵکی بەرگی گرتووە ئەوەی کە هەستی پێ دەکەین و خۆمان دیومانە 1990 دوو ئابلوقەی نێودەوڵەتی و ئابلوقەی ئەوەش دەبەرەوە نابێ بترسین ئەبێ ئەم گەنجانەش کە نەیان دیوە و مەوالیدی ئەو ساڵی 90 خەڵکی وەک ئێمە پێیان بڵێ مەترسێن ئێمە ڕۆژگارێکی ناخۆشماندی یەک فڕنێک لەم شارانە ئیشی ناکرد خەڵک ئاردێکی کەمی وەردەگرت دەیکرد بەنان و دەژیاین و کۆڕ و سیمیناریشمان دەگرت و قسەمان لە تەلەڤیزیۆنیش دەکرد و ئەو ساڵانە خاڵێت هێزی هەبوو توی سەردەمیدا مەبەستم ئەو کات خاڵمان ئەوەندە نەبوو وەک ئێستا ئێستا دنیامان هەیە دۆستمان هەیە هەرچیاکانمان نییە خەڵکی دیکەمان هەیە یعنی ئەمە هەمووی ئێستا پێمان دەڵێ ئەو سەردەمەیە کە کراوینەتەوە بەڕووی دنیا هەموو ئاریشە و گرفتەکانی ئێمە دەبینێ ئێمە لەو سەردەمەدا کە بەشێکی داخراو بووینە لەو عێراقا کە هیچ ڕێگەیەکی دیکەمان نەبووە لە هەمان کاتیشدا توانیمان بژین و لە برسا نەمردین ئەمە پێمان دەڵێ کە دنیا بەو شێوازە نییە کە گوێت لە هەڕەشەی نایارەکانت بێ بڵێ لە برسا دەتکوژم هەر پەندی ئەو وڵاتانەی دەوروبەرمان خۆیان پەندیان هەیە دەڵێن کەس لە برسا نامرێ بڵێ کەوتە مامۆستا بوو دەمێکی کورتخایەن ئەم دوێ قۆناغێدەوە گەلەی کورد چ بکەین باشە ئەم بابەتەی ئێستا ئێمە هاتوین لە حاڵەتێکدا ئەگەر ئێمە بە خۆمان بزانین هەستی پێ بکەین بە وردی ئێمە لە حاڵەتێکداین لە زۆربەی لایەنەکانەوە لە ڕووی سیاسیەوە لە شەرداین لە ڕووی عسکەری ناڵم لە ڕووی سیاسی لە شەرداین مادام لە ڕووی سیاسی لە شەرداین نابێ بێدەنگ بین بێدەنگی خراپە لە حاڵەتی شەڕی سیاسی دەبێت ئەبێ قسە بکەین قسەکردن چۆن دەبێ لەم کاتەدا بۆ ئەوەی کە گرفتت بۆ دروست نەبێت لە ئاستی سیاسیدا ئەمڕۆ ڕۆژی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە
ئەوەندە ساڵی کە فەرمانگەیەک تێ بە ناوی فەرمانگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانە ئەو بەشە ناوەندەن لە نێوان کۆمەڵگە لە بارودۆخی سیاست بە شێوازی گشتی تێناگا کاری ئەویش نییە لە ڕاستیدا ناتوانێت هەنگاو بنێ دەسەڵاتی سیاسیش ناتوانێت هەموو قسەیەک بکە هەموو وڵاتێک وایە زۆربەی وڵاتان ناتوانن ئەو قسانە بکەن لە ئەنجامدا تۆ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی 3000 و 4000 تێ بە پێی پسپۆڕێتەکانی خۆیان دەبێ هەموو ڕۆژێک چالاکی ئەنجام بن ئەو چالاکیانەی کەوا ڕەتدانەوەی ئابلوقی ئابوووریە چالاکیەکی دی بۆ ڕەتکردنەوەی داخستنی فڕۆکەخانەکان چالاکیەکی دیکە بۆ ڕەتدانەوەی لێدوانێکی بەرپرسی وڵاتێکی دەوروبەر ئەمە بە ڕێکخراوی کەس ناتوانێت محاسبەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بکە چونکە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی حکومی نییە لەبەر ئەوەی حکومینە دەتوانێت ئازادتر بێ و قسەکانی دڵی تۆش بکە و لە ڕووی سیاسیش لەسرت ناکەن کوردستانی ئەف بوشایی هەیە بەڵێ ئێستا هەمانە زۆر گرنگیش ینی ئەوە کاری لەسەر بکەین خاڵێکی دیکە ئەوەیە کە دەتوانین کاری لەسەرکەین ئێمە مادام دەوڵەتمان ڕانەگەیاندووە بەڵام ڕێفراندۆممان کردو بەسەر بەخۆی و دەوڵەت دەبێت تۆزێک مامەڵی دەوڵەتی بکەین لەگەڵ دەوروبەرەکەماندا کە پێی دەوترێت لە زمانی دیبلۆماسی التعامل بالمثل واتە مامەڵەکردن بە هەمان شێوە یعنی دەڵێن وڵاتێک نووسینگەی ئەم کەناڵی لە پایتەختی خۆی داخستووە بۆ نمونە آخر ئەو وڵاتەش لە پایتەختی من نووسینگەی هەیە دەبێت منش نووسینگەی ئەو دابخم خۆ ئەمە ڕێکخراوی خێرخوازیم دانەناوە ئەگەر ڕێکخراوی خێرخوازیم دانابێ ئەڵم قەینا بە ئەو دای خەمن هی ئەو داناخم وانە ئەوانە تۆ مادام نیمچە دەوڵەتی ئەو بۆ جورئەت دەکا نووسینگەی کەناڵەکەی تۆ دابخە دەبێت تۆش نووسینگەی کەناڵەکەی خۆت هی ئەو لەو پایتەختە دابخی ئەمە پێی دەوتێت تعامل بەمثل ئەز هەر وەختێ بە ئێمە دەڵێ ئێوە ئەم ئیشەی دەیکەن بۆ سەهیۆنیە منیش مەحەدەکەی داخم منیش مەحەدەکەی داخم ئەوە ئیشە ئەوە کارە کە پێی دەبێت مامەڵەکردن بە هاوشێوە بێ مامەڵەکردن لەگەڵ ئەوانەیە زۆر گرنگە ئێستاکە حکوومەتی هەرێم خۆی دام و دەستگاکانی هەرێم مەسەلەن فەرمانگەی چۆن دەڵێ پەیوەندیەکانی دەرەوەی ئیتر پەیوەندی حیزبەکان هەموو ڕەفتار و گفتاری دەوروبەرمان تۆمار بکەن ئەوانە کاکە ئێستا پەرلەمانتار هەیە لەو عێراق قسەی زۆر خراپمان پێڵێ ئێستا وەزیر هەیە لەو عێراق قسەی زۆر خراپمان پێڵێ دوایش ماڵی دێنێتەوە ئێرە ماڵ و مناڵی لێرە لە مەکتەبە خوێنێ کورد مشکلەیەکی هەیە لە ڕادەبەدەر دەبورێ خۆ من ناڵێم چه خەڵک بکوژێ بەس ئەو لە ڕادەبەدەرە پێت فێر دەبن یعنی چی لە بەغدا جوێنت پێدەدا قسەت پێ دەڵێ کافرت دەکا دەتکا بە سەهیۆنی دەتکا بە ئیسرائیلی دەتکا نازانم بە دوژمن جوێنی خراپت پێدەدا و دوای باین دێتەوە بۆ رێژم گرفتێکی نییە خۆ من ناڵێم ئەڵێم ئەم جۆرە لێدوانانە دەبێت تۆمار بکرێت مامۆستا گۆڕەی ئاختناتە نەپێک بە ژیان دروست نابیتن نامنمونەیەک دەڵێم ساڵی 92 تۆ لە بیرت نییە ساڵی 92 برادێکی من باش نییە چوو بۆ یەکێ لەم وڵاتانی دەوروبەر ئەو کاتە خۆ فڕۆکەخانەمان نەبوو بە هین دەردەچوون هەر بە ڕێگەی وشکانی وانە ناوی سیانی لەسەر پاسپۆرتەکەی بوو وانە یەکێ لەم وڵاتانی دەوروبەرمان یەکسەر ڕای گرتبوو گرتبووی بۆچی گرتبووی پێی گوتبوو تۆ ناوی سیانیت ئەوەیە ڕۆژی ئەوەندە ئەوەندە شەممە ئەوەندەی 92 لە رادیۆ مۆنتی کارلۆ لە نەشرەی خەبەری سەعات 8 بەیانی تۆ قسەت کردو بە وڵاتەکەی ئێمە قسەیەکت گوتووە ئێمە نووسیومانە ئۆتۆماتیک دەوڵەت وا دەبێت ئێمە چۆن خەڵک جورئەت دەکا ئەو هەموو قسەیەمان پێ بڵێ ئەو هەموو جوێنەمان پێ بدا و جوێنی زۆر خراپ هی شخصینا بە هەرێمەکەمان بە کەسایەتی نەتەوەییمان بە کەسایەتی نیشتیمانیمان ئەمانە بێت تۆمار بکرێ لە پێناوی ئەوەی مامەڵەیەکی وەخۆی لەگەڵ تا بکەیت و سبەی بزانێ کە خەڵک ئەمەی زانی ئیتر جورئەت ناکە خاڵێکی تری زۆر سەرێکی ئەوەی لە ڕاستیدا ینی خەڵکی ئێمە پەرلەمانی کوردستانی ئێمە کارا بێت کارا بۆتەوە لەبێت لەگەڵ ئەم هەنگاوانەیە بڕوا بە بەردەوامی خاڵێکی دیکەی زۆر سەرەکی ئەوەیە ئێستا بارودۆخی کوردستان کە ئەبینین ینی تۆزێ لە ڕووی سیاسیەوە تەبانیە ینی شتی جیاواز هەیە لەگەڵ یەکتردا و بە ئاشکراش دەیکەن ئەو جیاوازیە ئەگەر دابشکردنی دەور بێ و تەقسیمی دەور بێ و دابشکردنی ڕۆڵ بێ باشە من وا دەڵم تۆوا بڵێ بەس ئەگەر وانە بێ دوژمن خراپ سوودی لێوەردەگرێت من قسەیە دەکەم تۆ قسەیە دەکەی ئەو قسەیە دەکە ئەو قسەیەکی دی دەکە کەواتە چۆن ئیتیفاقی استراتیژی نێوان یەکێتی و پارتی لە سەردەمی خۆیدا تا ڕادەیەکی باش بارودۆخی هەرێمی ڕاگرت من پێم وایە ڕێکەوتنامەیەکی استراتیژی فراوانتر لە نێوان ئەو حیزبانەی بڕوایان بەسەر بەخۆیی هەیە لەم کاتەدا پەیماننامە و ڕێکەوتنامەیەکی استراتیژی ئاوا فراوان دروستکرێت خاڵی کۆتاییم لەمە ئەوەیە بەڕاستی ئەوروپا زۆر لە سیاست تێناگا گەلی ئەوروپا وەک ئێمە هەمووی خەریکی سیاست نییە ئەوان زۆر کاریگەریانە بێ بە سپۆت بە شتێکی کورد بە درامای زۆر کورد بە شیعرێک بە پۆستەرێک بەو بابەتە ئادەی تۆ سپۆتێکی سێدەقەیی بکە پیرەژنێک دایکێک منداڵێکی نەخۆشی هەیە و دەیەوێت بیوە بۆ چارەسەری لێرە نیە و دەیەوێت بیبە بۆ ئەوروپا
کەچێ دەچێتە فڕۆکەخانە فڕۆکە نییە فڕۆکە ناچێت ئەم منداڵە ژانی دەکەوێتە مەترسیەوە ئەمە ئەوروپا دەهەژێنێ بەرامبەر بە هزار وتاری سیاسیە شعرێک ئاوازێک چۆن دەڵێ گۆرانیەک تا ئێستا مەسەرەن ئەوە فڕۆکەخانەکان داخراوە وڵاتانی دی دەتوانن دایان کاری ئەدەبی لەسەر داخستنی فڕۆکەخانە بکەن دایان چۆن دەڵێ کاری ئەدەبی کورد لەسەر فڕۆکەخانە بکەن شەقامی ئەوروپی پێدەهەژێنی دەبێت لەم دەڕۆژەیە کە فڕۆکەخانە داخراوە چەند کەس مردبێ چەند نەخۆش تووشی مردبێ ژیانەوە کەفتێت مەترسی ناکری ئەمە بکەی بە سپۆتێکی کورت و پیشانی بی جوانە ئەوسەبە هەنگاوێن وەکی بژنێ کورد خایەن وەڵام درێژ خایەن ئەم چ بکەین وەک گەلی کورد ئەری ئەو وڵاتانی کەوا دەوڵەت ڕادەگەێن و بەتەمان دەوڵەت ڕابگەێنن کاری لە پێشینیان چی بووە کاری لە پێشینیان کۆکردنەوەی هاوڵاتیەکانی خۆیانە لە سەرتاسەری دنیادا چونکە وەختی تۆ دەوڵەت ڕادەگەێنی لە شوێنێکدا یا بەتەمای ڕای بگەێنی هاو نیشتیمانی و هاوڵاتیەکانی تۆ لە دەوروبەرەکەی تردا تووشی ئەهانە دەبن من نمونەیەک توێ دەڵێم ئێستا تۆ لە هەرێمی کوردستاندا کە باسی دەوڵەت دەکەی کێشت لە هەرێمدا نییە تا ڕادێک لە کەرکووکیشان نیتە بەڵام تۆ بڕوانە ناوچە دابڕێنراوەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بڕۆ وانە بۆ ئەو شوێنانی کە کورد تایدا کەمینەیە چ وەزعێکی ناخۆشیان هەیە وانە دەدەن بەسەر شوێنێکی وەکو مندەلیدا و پێی دەڵێ بڵێ ڕفراندۆم بەشداری ناکەم دەڵێ بەشداری ناکەم کەواتە لەو شوێنانی کە کورد تایدا کەمە یەکەم دێنە ئیهانەکردن یان لە ئەنجامی ئەم ئیهانەکردنە پاش ماوەیەکی دی دەڵێ من کورد نیم ڕوویداوە پاش ماوەیەکی دی خۆی دەخاتە پاڵی عشیرەتێکی تر هەلوێستی دێتە گۆڕی پەلاماری دەدەن کە پەلاماریاندا ئەبێ پەنابەرێ بۆ شوێنە یاسانیە بیپارێزی عشیرەت هەیە خۆیەکە بە عشیرەتێکی عەربی پشتی 15 ساڵ 20 ساڵ 10 ساڵی دی چۆن ئەڵێ بژمێرە منداڵەکانی دەبنە ئەو نەتەوەی دەڕۆن کەواتە ئیهانە دەکرێن بە عەرەب دەکرێن دەچنە سەر عشیرەتێکی دیکە بەلای کەمەوە ئەم دەنگەش لە هەڵبژاردندا بۆ تۆ نییە چونکە عێراق تازە بە هەڵبژاردنەکانی شێوازی هەڵبژاردنەکانی شێوازی لیستی نیمچەکراوەیە ئەو دەنگە کوردانەی کە هەیە لەو ناوچانە هیچی بە کەڵکی تۆ نایە ئەبێ وردچیان لێ بکەم دەنگانە سوودیان لێوەرگری چۆن سوودی لێوەرەگری ئەمە یە قسەکەی من لەسەر ئاستی درێژخایەن ئەو شوێنەی کەوا تۆ پێتیا داکوتاوە و هیچ ترست تێیدا نییە و تۆ تێیدا زۆرینەی کوردی کەمینەی ناوچەکانی درکۆکەرەوە کاکە لەم ئەرزەفراوانەیە وەرە ئەم هەموو سیتی و هەیە لەناو ئەم شارانەی ئێمە خانوویان بۆ دروستکە خانووی با بچکۆلەش بێ خانووی بچکۆلە دروستکە کوردی دەوروبەری مندەلی و بەدرە و جەسان و عەلی الغەربی چێ ئەزانێ کورد لە میسانەیە ئەم هەموو کوردە فەیلیە کە تووشی ئیشکالە بن فەقیرانە گرفتیان بۆ دروستە بێ قسەیان پێ دەڵێن شەڕیان پێدەفرۆشن کورد لە ناوچەکانی دەرەوەی دوورتر لە مۆسڵ هەموو ئەمانە گەشتی کۆکەرەوە کۆیان کەرەوە بیهێنەر ئەم شارانی هەرێمی کوردستان خانوویان بۆ دروستکە شوێنیان بدەرێ پیشەیان دەرێ ملیۆنێک و 800,000 غەیری کورد دێت لێرە سوود وەردەگرێ ئەوان پێیان دەڵێن ئێمە چونە لە کوردستان دەژین ئەوان بۆ لەو ئیهانەیە بژین نابیتە تەنازلێک ئەلوانجی هەمامۆستا جێگە هەیە دۆڕاندوتە بە پێ دڵێم ڕێکخراوی IRI سەر بە حیزبی کۆماریەکانە لە هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن ئیشی دەکرد ڕێکخراوێکی دی NDI سەر بە دیموکراتەکانە لە هەرێم ئیشی دەکرد دەیگوت ئێوە دەتانەوێت هەموو شوێنێک ببنەوە دەیگوت هەڵبژارد بۆ حیزبەکانی باز دەکرد دەیگوت هەڵبژاردننی ئێوە ئەوەیە قووەتێکتان داوە بەو شارە قووەتێکیشتان بە هەمان شێوەداوە بە شارێکی تر کە دەنگی ئێوەی هەرتیانە ئێوە فێر بن هەندێک شتی کەم بدۆڕێنن شتی زۆر بەرنەوە ئەوەی دەگوت کەواتە ئێمە تۆ لە عەلی الغەربی دەکوردت هەبێت چیلێکی بەڵام ئەو دێ لێرە چتە پاڵ کۆمەڵێکی تر دەمێنێتەوە نەوەکانی ئەرێ ئەڵمانیا و ئەوروپا خۆ ئەم پیرەمێرد و پیرەژنانەی ئێمە وەردەگرن لەبەر ئەوانیان نییە لەبەر منداڵە بچووکەکانیانە ئەوان دەبن بنەوەی داهاتووی ئەوان من دەڵێم ڕۆژی کۆکردنەوەی کووردە لە سەرتاسەری عێراقدا و هێنانیان بۆ ئەم ناوچەیە یارمەتیدانیان دۆزینەوەی کار بۆیان خانوو دروستکردن بۆیان بۆچی دەیەڵی لە دەرەوە تووشی باجی کارەکەی ئێمە بدەن با باجی ئیهانە نەبن بەهۆی ئیشی ئێمە ئەوستا گوتنەک هەیە وڵاتین هەرێمی و وڵاتین دەرڤەژیت زلهێز جیت بێژن نابیتن سەر بەخۆی هەر کەسێک دیف کەش و هەوای خو سەر بخوا خۆ ڕابگەینیتن ئەوێ چەند ڕاستی بۆ هەیە ئەوە دەڵێن قسەی ڕاستە و بۆش خراپ بەکارهێنرێ عەرەباڵە کەلیمەت و حەقین یوڕاد بها واتە قسەیەکی حەقە بەڵام ناحەقی پێەکەن دەڵێن ئەرێ یۆنسکۆ دەڵێت چەند زمان لە دنیاە دەڵێ یۆنسکۆ دەڵێ 8,000 زمان لە دنیا هەیە باشە 8,000 زمان لە دنیا هەیە دەڵێ ئایا دەبێت دەوڵەتەکان ژمارەیان 8,000 بێ هەر لەبەر ئەوەی مەش دەڵێن کاکە ڕاوستە یۆنسکۆ گوتی 8,000 زمان هەیە بەس یۆنسکۆ دەڵێ زمانێک هەیە لە جیهاندا ئەمڕۆ یەک کەس ماوە قسەی پێ دەکات هەر یەک ئینسان ماوە بمرێ ئەو زمانە دێتە لە ناوچوون تاو دەبێت دەڵێ زمانێک هەیە 5 کەس قسەی پێ دەکات زمانێک زمان هەیە 40 ملیۆن کەس قسەی پێ بکەو نەبێ بە دەوڵەت زمان هەیە ڕاستە من دەزانم ژمارەی زمانەکان ئەڵێ 8,000
دەزانم 1993 دەوڵەت هەیە بڵە 200 هەیە کەواتە 40 زمان دەوڵەتێکی بەردەکەوێت بەڵام ئەم کووردا نەیوتۆ کوردستانی گەورەش هەر ئەوەی ئەو داش عێراقش هەر لەبەر ئەوەیە بڵێ من لە کوردستانی عێراقە دەمەوێت دەوڵەتی دروستکەم کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەم قسەیە هەڵەیەکی گەورەیە دەوروبەرەکەمان خۆیان دەوڵەتەکەیان دروست کردووە دەڵێن ئیدی مافی کەس نییە بڵێ وەڵام من زمانێکی جیاوازم هەیە و کەلتورێکی جیاوازم هەیە و دەوڵەت دروست دەکەم خاڵێکی تر ئەوەیە کاتی خۆی کە دەوڵەت مافی چواردە خاڵەکەی ویدرۆ ویلسۆن ڕئیسی ئەو کاتی ئەمریکا لە 1916 ئەوانە مافی گەلان بوو دەوڵەت بۆ خۆیان دروستکەن دوای بە شێوازێکی تەمەحکاری ئابووری بیریان کردەوە تۆ دەوڵەتی منیش دەوڵەتم وەختێکە من شت بۆ تۆ دەنێرم بە ئاسانی دەگاتە تۆ ئەگەر 5 دەوڵەت لە بینی من و تۆ دروست بێ 5 جار باجی دێتە سەر هەتاگاتە لای تۆ گرانتر دەبێ بۆ ئەوەی ئەمە نەبێ بە ئەم دەوڵەتانە دروست نەبن چ بکەین باشە بیکەین بە فیدرالی دوو سێ زمان و نەتەوە تێکەڵ دەکەین بە فیدرالی ئەو بدعەتە سیاسیە بوو بۆ تواننەوەی گەلانی دیکە لە نێو دەوڵەتێکی تردا لەبەر ئامانجێکی ئابووری چونکە تۆ ئەوەندە ئاسمانە دەبێ ببڕی ئەوەندە باج و تاکس دەبێ بدەیت لە ئەنجامی ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کەواتە ئێمە بۆ ببنە قوربانی ینی بۆ لە هەموو عالەمە ئێمە بین بە قوربانی لەبەرەوە قسەیەکەیە کاتی خۆشی دەکرا دەیگوت کاکە ئەگەر باسی یەکپارچەی و یەکپارچی بۆیە با دنیا یەکپارچە بێ ئێستا ئەوروپا 28 دەوڵەت لە یەکێتی ئەوروپانین کاکە 22 دەوڵەتە عەرەبیەکەش بکەن بە یەک دەوڵەتی عەرەبی وەرە 57 دەوڵەتە ئیسلامیەکە هەر 57 تێکەڵکەن ناوی بنێن یەکێتی ئیسلامی جیهانوانیە با ئێمەشی تیابین دەوڵەتمان نەبێ نە ئەڵێن ئێمە بێ دەوڵەتی خۆمانمان هەبێت باشە بۆ خۆت دەوڵەتت هەبێ بۆ ئێمە نەمان بێ ئەمسا دەمێ بەرەف دوماهیە چیتن و مدوێتن هەمی پرسیارین خۆ ڕاستە بکەین دەبێژن کورد نکاریتن حکمیش خۆ بکەتن ئەوە چەند ڕاستەمان ئەمەش قسەیەکە بیستمان لەم دوایە هەڵەیەکی گەورەیە ئێمە بەلای کەمو لە دەوروبەری ساڵی 600 پێش زاین هەتاوەکو 550 پێش زاین دەوڵەتی مادمان هەبووە لەم ناوچەیە ئێمە ئەگەر ئەوەش قبول نەکەی ئێمە بەری ئەوەی ئەم ناوچەیە دەوڵەتیان هەبێ ئێمە دەوڵەتی ئەیوبیمان هەبووە لە تونس و لیبیا و میسر و سوودان و هەموو شام و حیجاز و یەمەن و کوردستان ئەو دەوڵەتی ئەیوبیە لە 1970 زاینی هەتاوەکو 1250 زاینی ئێمەمان بووە ئێمە لە 1982 تا 1986 زاینی دەوڵەتی دۆستەکیمان هەبووە لە باکووری کوردستان ئێمە هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ دەوڵەت و حکومداری ئەرێ باش ئەم دەوڵەتانی دەوروبەرمان کە میسر ئێخوان موسلیمین حکمیان وەرگرت بۆ ئەو ساڵە تورکیا ئەوانە یەکسەر اعترافیان پێ کرد ئێخۆ ئەوان پشتی 80 ساڵ هیچ خبرەیەکیان نەبوو لە حکومکردن بۆ ئەیان گوت ئەوان ئەزانن حکوم بکەن ئەی بۆ ئێمە نازانین حکوم بکەین یعنی ئەمەمانەی وایە ئەم دەوڵەتانە یەکێکیان ویست ئەڵێن ئەزانێ حکوم بکە باشە جنوبی سوودان خۆ نازانێ حکوم بکە ئەوە تووشی شەڕی ناوخۆش بووە ئەی بۆ جنوبی سوودان ئەبێ بە دەوڵەت ئەی بۆ تەیموری ڕۆژهەڵات ئەبێ بە دەوڵەت خۆ موشی شەڕیان کردوانە بۆ ئێمە نابی کەواتە هێجەتەکە بێبەنەمایە مامۆستا بزانین چاوە سەر بخویا بیرکردنەوێ بڕیارێ ڕابگەهێنین ئیمرسۆنمان هەیە لە 1982 وفاتی کردووە دەڵێن ئەمریکا لە 1976 سربەخۆی ڕاگەران ئەو پێ ڕاگەیان 1976 زاینی ئەمریکا سربەخۆی ڕاگەیان بەوە دەڵێن سربەخۆی سیاسی بەڵام دەڵێن سربەخۆی عەقڵ و فکر جوان ئایا ئەمە لە ڕووی فکرەوە لە ڕووی عەقڵەوە سربەخۆ بووین پشت بە خۆمان ببەستین دەڵێن پشتی چەند ساڵێک لە 1830 ئیمرسۆن بیرمەندی ئەمریکا خطاب و گوتارێکی بوو لە بەردەمی هارڤاردا لە 1930 گوتارێکی بوو بەو گوتاریان گوت ئەگەر 1976 ڕاگەیاندنی سربەخۆیی سیاسی بێ ئەمە ڕاگەیاندنی سربەخۆیی فکری بوو بۆ ئەمریکا سێ خاڵی زۆر سەرەکی باس کرد یەکەم گوتی هەتاوەکو پشت بە خۆمان نەبەستین لە هەموو شتەکاندا ئێمە ناتوانین لە ڕووی فکریشەوە سربەخۆ بین خاڵی دووەم گوتی هەر گەلێک ئابلوقیان خستە سەر و خۆی پێداویستی نەبوو لە دەرەوە پێداویستی بۆ هات ئەوە پێی دەڵێن ئەو گەلە لەسەر پاشماوەی خەڵکی دی دەژێ خواردنی خۆی خواردووە ئەو گەلە پاشماوەکەی کەماوە ئەیدا بە تۆ خۆ دەبینی وڵاتان شتە خراپەکانن بۆ ئێمە دەنێر یەکەم لە ڕووی فکر و ئەوانە دەبێ اعتیمادی کولی لەسەر خۆ بێ ڕازی نەبی پاشماوەی گەلانی دیکە بخۆی ئەمە قسەی ئیمرسۆن بوو لە 1930 هەر ئەو گوتی خاڵی دووەمی زۆر سەرەکی بریتە لە ئازادی ئازادی خۆت کە بەدەستت هێنا نەیفرۆشیتەوە نەیدۆڕێنیتەوە نەیگۆڕی بە هیچ شتێکی دیکە کە ئازادیەکە لە دەستدا هیچ مانایەکت بۆ نامێنێتەوە خاڵی سێم کە زۆر جەختی لەسەر کردەوە ئەوە بووکە بریتی بوو لە تۆنەوەی نوێی تۆنەوەی ئەم کاتەی هەتا قسەی گەلانی دیکە قسەی نەوەکانی دیکە ساردت نەکاتەوە چۆن ئەو لە ڕێگەی کەلتوری خۆیەوە نەوەی نوێی ئەوان چۆن بنیاتی نوێی وڵاتی خۆیان دەنێن تۆش مادام نەوەی نوێی گلەی لە باپیرانی خۆت مەکە گلەی لە باوکی خۆت مەکە تۆ کەسێکی تازەی بیرێکی تازت هەیە پشتت بە خۆت بەستووە تۆ بیرێکی تازەمان
مامۆستامە دەقەونی فیتمان مەدوێت پرسیارێژی ئاراسەی جاناوێتە بکەین چه سوود و مفا ئەزمونێن گەلان وەربگرین دەربارەی سربەخۆوە بڕیاردانێدا. باشە ئێمە دەڵێن وڵاتێک هەیە وڵات هەیە سربەخۆی تەواو 100% پرفێکت ئەڵێن هەیە وڵا بەریتانیا کەس داگیری نەکردو و دنیای داگیر کردو کاتی خۆی کەواتە بڵێ وڵاتێک نمونەی سربەخۆیی پرفێکتی 100% بوو بێ و تا ئێستا ئەڵێ بەریتانیا ئەڵێ وڵاتێک داگیر کراوە بەڵام دوای سربەخۆی وەرگرتو و ئێسش سربەخۆیەکەی تەواوە ئەمریکایە ئەمریکا داگیر کراوە لایەن بەریتانیا و دوای 1970 سربەخۆی وەرگرتو و ئەوش خۆی هێناوەتە ئاستێک کە تایدا سربەخۆیەکەی تەواو بێ وانە ئەو جادەی هەندێک وڵاتیشمانێ داگیر کراوە هەندێک وڵاتیشمانەیە داگیر کراوە لکێنراو بە شوێنەکانی تر لەو شوێنانە کوردستانە ئەگە ئێمە لە ڕووی ئەدەبیەوە واناڵین لە ڕاستیدا تۆ لکێنرایی بە پارچەیەکی تر بەبێ ویستی تۆ ئەوە تا 1992 تۆ ئەڵێ من جا ئەبمەوە کەواتە ئەمە لە ڕووی قانونی و سیاسی و بە هەر وەسیلەیەک تەماشایکەی لە قانونە ئەم قسەیە نەکرابێت لە سیاسیات و داگیر کراوی کەواتە لەم نێوانە چیمان هەیە 193 دەوڵەت هەندێکی لێ دەرکەوەکو گوتمان سربەخۆی ڕاستەقینن چەند دەوڵەتێکی دیکەمان هەیە بە ظاهیرەکەی سربەخۆن بەڵام لە ڕاستیدا سربەخۆنین کەواتە ئەمە چی پێگوتین ئەمە ئێمە دەست بۆ سربەخۆیی دەبین دەوڵەتان پێمان دەڵێن سربەخۆیی مافی ئێوە نییە چونکە مافی بڕیاردانی چارەنوت بە پێی یاسا ڕێکخراوە کەواتە ئیستیعمار ئێمە وامانزانی ظاهیرەیەک و دیاردەیەکی مێژوویە و کۆتایی پێهاتووە نادەرکەوت ئیستیعمار ظاهیرەیەکی سیاسیە نە ظاهیرەیەکی مێژوویە یعنی چی یعنی ئەگە ظاهیرەیەکی دیاردەیەکی مێژووی بێ ئێستا دەبواە عێراق لە 1932 ئازاد بووە مانایە بێ سربەخۆ بێ ئەرێ عێراق بەبێ پرسی دەوڵەتانی دەوروبەر ئەتوانێت هیچ بڕیارێ بدە ناتوانێت کەواتە ئەو 1932 لە سەیدە سربەخۆی ڕاستەقینەی نییە کەواتە هەر لێرەوە بۆ دەرەکەوە جارێکی دیکە ئێمە کە باسی سربەخۆیی دەکەین ئێمە کە باسی مەسەلەن دەوڵەت دەکەین دەبینین زۆربەی وڵاتانی دنیا دژمان دەوەستنەوە کەواتە لە ڕاستیدا چیمان پێ دەڵێن وەک بڵێ دەڵێن ئێمە دەوڵەتێکین ئێوەمان داگیر کردو و مافتان پێنادەین جا ببنەوە لە ئێمە کەواتە لە ڕاستیدا ئەم سەردەمە شەشتە سەردەمی ئیستیعمار ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسیاتت کەم و بەرسەردانەوان بەرسەوێن لۆژیکی و جوان بەڵێ بینەرن ڕێزدار ڤی ئاوایی دەهێنە دوماهیاوێ خەڵکیژی زۆر سپاس بووە بەردەوام بوون دگەلمە تا دوماهیا خەڵکی و سپاسیەکە تایبەتجی بۆ هەفکاری مە دگەلمەتماندی بوون ببینم خێر و شادی تا خەڵکەکە دی بگەینە فێک